ئەمڕۆ پرسیارە دروستە بێ بۆچی لە ماڵەکانە لە زۆربەی ماڵەکانە ڕێز و حورمەت نەماوە، ژن جوابی پیاوە داتەوە، پیاوە جوابی ژنە داتەوە، مناڵ حساب بۆ دایک و باوک ناکە. هۆکارەکە یەکێک لە هۆکارەکانی ئەم بێڕێزەی کە لە ماڵەکانە ئەنجام ئەدرێ، عائیلەکان ڕێز و حرمەت بۆ یەکدانانێن. ژنێ قسەی بکە پیاوەکەی جوابی دەدات، پیاوە قسەی بکە ژنەکە جوابی ئەداتەوە بە شێوەیە خراپتر. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی بە دوای عیبی خەڵک ئاگەڕین، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم ئەگە بە دوای عیبی خەڵکا بگەڕی، خوا بە دوای عیبەکان تا ئەگەڕێ و حەیایشت ئەبات ئەگەر لە ماڵەکەی خۆش تا بێت، کەواتە ئاگاداری خۆت. ئەمە جاسوسیە کە بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕی. چەندێکمان دوای عیب و عاری خەڵکا گەڕین، یا عیب و عاری خەڵک بڵاوە کرێتەوە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئێمەش دەڵێن دەست خۆش، لایک بکە و قڕ بکە سەر خۆتەوە بۆ قەبر و قیامەتی خۆت، لایک بکە و کۆمنت بنووسە و خۆش بە دوای عیبەکان تاگەڕێ. سوێن بەخوا ئەوەی بڵاوی ئەکاتەوە، ئەویشی تەئیدی ئەکا و دەستخۆشی لێکا، هەمان تاوانیانەیە بە پێی قورئان و حەدیث. چونکە تۆش یارمەتی ئەم بوختیان چێتدا، یارمەتی ئەم حەیابەرەتدا کە حەیای خەڵکی بەرێت، کە بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕێ. کەواتە ئاگاداری خۆمان بین، با قیامەتی خۆمان تاریک نەکەین بەهۆی ئەم مۆبایلەوە کە بەڕاستی قیامەتمانی تاریک کردووە، چونکە خۆمان خراپین بە خراپی بەکاری دەهێنین. کەسێک بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕێ، خوای گەورە حەیای دەبێت، خوا فەزحی دەکات، فەزحی خەڵکی بکە، خۆش فەزح دەکات. ئەوە حەدیثە، قسەی خۆم نییە.